مەلا عەبدولکەریم سائب ناسریاگوە زاری لە ساڵە 1905 زاینی لە ئاوایی ئەرەبۆغلۆ ناوچەی فەیزوڵڵا بەگی سەقز هاتە سەر دنیا. ناوچەی فەیزوڵڵا بەگی یەکێک لەو ناوچەی لە پڕ خێر و بەرەکەتەی لە شار سەقزەسە کە وەردەوام لانە و شوونە ماوەی هونەر و هونەرمەندەی لە پەنجەڕەنگین و وەتوانای بە شەیری جوورا و جوور و هونەر ئەدەبیات بووە. یەکێکتر لەو زات پاک و بیگەردەی لە بواورە ئەدەب و هونەری ناوچەی لە سەقزە ڕەحمەتی مامۆستا مەلا عەبدولکەریم سائب بووی کە دەسە باڵایەک داشت لە بوارە هونەر و شێعر و ڕازاندنەوە و جوانکاری شێعری. مامۆستا زاری دیوانە شێعرێک وا 300 لاپەڕەوە وەجێهێشتەکە کە پێی هاتەگە لە 88 غەزەڵ و 56 قەسیدە و 75 خشتەکی و 21 مەسنەوی و 14 شێعرە نیشتمانی و 66 شێعرە ئایینی و 17 شێعرە فارسیش هالەتی. مامۆستا زاری وەل ئەوەیشا وەسەرهاتە لەیل و مەجنون هەروە ناوە لەیل و مەجنونەوە و داڕشتن و دانایینە جوانێک ترەوە ڕازان نەسەوە کاویش لە ئامادەی چاپی و بنەماڵەکەی مامۆستا زاری و تایبەت کاک سادقە کوڕی کە لەی دواخرە هەوڵە فراوانێک داگا و خاتر و چاپکردنە پاشمەندەی لە زاری تاگەر بتوێنن ئەو بەرهەمە پڕنرخدار و ئەهەمیەتدار و بایەخدارە لە ئەدەبی و هونەریەوە پێشکەش وە کتابخانەی کوردەواری بکەن. مامۆستا زاری دەسە باڵایەک جوور ئەوەک ئاماژەوەبی کردی من لە شێعر و دانایین شێعر داشتەکە لە وشەی لێ پەرتام و لەزەت لە قویلایی و لە مانا لە کێش و قافیە. یەکێک لەو شێعرەی لە کە جوور نمونە بخەینە ڕووی ئەوەسە کە باس لە تیکەی گوشی تاهای دەوەرچە و مەقامت سەرگلینەی چاومە ئەر لە وەرچەوم نەیودن شوونت دڵە فەوتیاومە گەردە ئاهم ئەوەک نەگری داوان کەواد ئاو پاش ڕێگەت وەزیفەی چەوە پڕ خوێناومە لێواو مەزان خادمک غایبم هەرچەنێ سایەبانە سەر و باڵای قیافەت ڕوحلی قەومیاومە دیەکە لە باغ گوڵ هاتووت چوینی وتم بڵبڵە تو ماڵ سۆز خاتر شیویاومە و پێم وت ئەراو لەیواڵ سەری خوڵاویە دڵبەر وتم وەی لە دووری شەمعە ڕوخسارت خەرگە ساومە لەی بیاوان فراق و شارە زۆر هجرەوە ڕؤیەت بەرق جەماڵت شەربەت و وەفراومە زاری شیویاودن وەلێ هۆشیارە ئیسە کفرە چونکە شەوقت هەمدەمە ئەقڵە پەریلی داومە. وەی جوورە توێنی من بیوشی من مامۆستا مەلا عەبدولکەریم سائب کە ناسریاگ وەزاری جوانترین شێعرەیلی وە دڵ و دەریون داناگە و ڕەسانەسەی وەردید خۆنەواری لێرایشە توێنی من بیوشی من هەزاران هەزار سەڵام لە گیانە پاکە مامۆستا مەلا عەبدولکەریم سائب کە لە 27 جۆزەردانە ساڵە 1360 کۆچی وەرانوەر 1982 زاینی کۆچە ئاخرین کردگە و هەر لە ئاوایەگەی خۆی
لا ئارەبۆغڵۆ سەروە ناوچەی سەقز و خاک سپاریا. هەزاران هەزار لە گیان پاک شاعر زاری و گشت ڕۆشن هورەیل و ئەدیبەی لە کورد.